درێژکراوەی هەفتەی چالاکی شانزەی ئابە ئەم پێشانگایمان کردوەوە بۆ 20 ئافرەت و پێشانگاکە خۆیەگرێ لە 7 تابلۆ و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێ ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەم پێشانگایە بۆ ئەم خانمانە ئەوەیە کە ئەمان کاتێک لە پەیمانگایە خۆ لە زانکۆ دەرەشن لایەنە هونەرەکەیان فرامۆشەکەن و سەرقاڵە بن بە کارێکی ترەوە ئەمانەوێت ئێمە پێیان بڵێن ئێمە هاوکاری ئێوەین ئێمە پشتیوانی ئێوەین ئێوە لایەنە هونەرەکەتان فرامۆش مەکەن و ئەو خانمانەی لێرە بەشداریان کردووە فرە ڕەنگن ئێمە لە کارکردنە زۆر مەدەنیانە کارەکەین گوێ بە هیچ ڕەنگ و ئایدیایەک ناین ئامانجی ئێمە خزمەتکردنە بە هەموو ئافرەتێک. لیزا عمر تاهر دەرچووی پەیمانگە هونەرجوانەکان ئەم ساڵ دووەم ساڵمە لە کۆلێژ و بەشی شێوەکاریم تەواو کردووە. ئەم پێشانگایە تایبەتە بە خانمان تەنها بە خانمەکان و هاوڕێکەم پێوتم منیش بەشداریم کردایە و خۆشحاڵە بم بۆی کە تابلۆکەم جۆری تابلۆکەم مۆزوعەکە داڕشتنە تعبیری نییە داڕشتنەکەی سادەیە و بەس لە ڕێز و خۆشەویستی خێزانەکە و بە تایبەتی خۆشەویستی کە ئێمە ناتوانین بە خۆشەویستی بژین. بەخێراتنی ئێوەکەم ئێمە وەکو خوێندکارانی جامعە هەروەها خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکان بەشداریمان کردووە لەم معرەفە جوانەیە بە هاوکاری ئەم ڕێکخراوە بەڕێزە لۆحەکان هەرێکە و گزارش لە شتێکەکات لە بابەتێک ئەکات هەرێکە بە شێوەی قوتابخانەیەک بۆ ڕێڕەوە ئەڕواکە خۆی ئارزومەندە و حەزی لەیەتی منیش بەدەر نەبووم لەوەی کە قوتابخانەیەک هەڵم ژێرم بابەتێکم هەڵبژارد چوومە ڕێڕەوێکی تایبەتەوە ئیش ڕێڕەوی واقعە زیاتر حەزەکەم ئیش لە بابەتی واقعە بکەم چونکە ئەوەی کە لە واقعە هەیە تۆ ئەتوانی زیاتر گزارشتێکی لەکە ئەوەی کە لە خەیاڵتایە ئەتوانی تێکەڵاوی بکەیت بۆیە من بابەتی کۆڕۆم هەڵبژارێک لە لۆحەکانم بابەتی مەئەساتە گەورەی کە بەسەر کووردا ڕوویە کە ئینسان لەو سەردەمەیە لەو کاتەیە بە قەسە ساڵ خەفەتی خوارد بە قەسە ساڵ هەتا ئێستاش تەئسیراتی هەیە لەسەر هەر تاجی کورد بۆیە ئێمە قەت نابێ ئەو ڕەشەمان بیرچێتەوە لە گەورەکانمان ئەپرسین کە باسی ئەو ڕۆژە ئەکەن چۆڵێ ئێستش پێوان دیارە هەستێکی کە تەواو کاریگەر بۆ لەسەریان یەکێک باوکی جێهێشتووە یەکێک دایکی جێهێشتووە یەکێک کۆتۆتە ناو ئاوەکەوە ینی بۆیە منیش حەزم کرد چۆڵی بە تابلۆیەک ئەو بیهێنم جێڕامەوی 30 ساڵ پێش ئێستا باسکەم کە ئێمە چیمان بەسەر هات ئێمە بێ گەنجەکانیشمان بیری نەچێتەوە مناڵەکانمان بیری نەچێتەوە نەوە لە دوێنەوە تیان بگەین کە ئەمە ئەساتە بوو کە ڕوویە ڕێزی بوو. دەریا عوسمانم کۆمەڵ ئافرەت کۆبوونێتەوە بە سازکردنی پێشەنگایەک لەژێر ناوی بنچینەی دروستبوونی ئافرەت و لە ناو کۆمەڵگایە بە 4 تابلۆ بەشدارم کە گزارش لە خودی ئافرەتەکە ئەم تابلۆیەم ئەگە کۆیکەینەوە سێری زەوی بکەین کە هەموو گردون هەموو شتێکی لە خۆ گرتووە مرۆڤایەتی دایکیش من بە چاوی زەوی ئەیبینم کە پێک هاتووە لە کۆمەڵە تابلۆ لە ناو تابلۆیەکی گەورەیە دامناوەتەوە کە باز لە ئافرەت دایکە ئافرەت خۆرە ئافرەت زەویە ئافرەت ئەموو ئەو شتانی کە لە سروشتایە دایک دروستیەکە کاتە ئێمەش وەکو ئافرەت توانین وەکو زەوی خۆبانی شان بین کە هەموو شتێکی لە خۆ گرتووە بە ناوخۆشی و خۆشی هەموو شتێکیانەوە ئەگەر بینە ناو کۆمەڵگاوە لە هەر سوچێکەوە ئافرەتێک ینی زەربێکی بەرەکەوێت ئێتر لە هەر بوارێکا بێت پێویستە مەرسە پێی خۆمان بۆسی پێویست ناکە ینی لە پێنا هەموو شتێکە ڕووکاری خۆمان بڕ خودی خۆمان نەبین پێویستە پێی خۆمان بن خودی خۆمان بێ بۆ ئامانجەکان.